ئەگەر لە فەلاحەکان هەبیتن فەلاحی فەقیر ئەوەی خۆی دەچیت بەرهەمێکی دەچیت حەز دەکات پشت ئەو هەموو زەحمەتەی کە دەکێشیت کە بزانێت ئیسفادەی بەرهەمەکەی لە بۆی چییە لە بۆ تامینی ژیانیوی چییە دەبێت حکومەت هەستیت وەختی بەرهەمی ئەو فەلاحی کە پێڵا دەگات دەبێت حدودەکان قەپات کات لو يعني جربوا بربو أنا مثلا لتركيا ديتن لإيران ديتن لو بخومان دروس نكين راسي بخومان دروس كين باشين لو فرق يعني شيء لقرما وراسي عزمي يعني حكومة بشجيري زراعتي بكاتن أما زراعة من هي الحمد لله حمود تشتك من هي أوكي جانا كوا براسي حالي أودن برن دروا دتوين ناولات منه أمنو مكو حالاتي خم لدري ولاتم بەڵام حەز دەکەم کە ئەگەر لە ناو وڵات ئیشی بکردی یعنی بەرهەمی بەربی مش بەشداری بیکەم گرنگی ئەوەیە کە پارەی کورد ناڕۆتە دەرەوە بۆ وڵاتانی دراوسی